من لای خۆی گەورە نەبێ هیچ شتێک نابم ئەمە شگە بم کچێکم هەیە چوارەتی پێ خۆ ماڵم ناڵەمی لەسەر ئەوەیە دەی باشێ چێت تەحمولیێوەکە بە ڕۆژووی حەمدو سەنا بۆ خوا لە ژیانمە قەرزاری ڕۆژوم نە قەرزاری نوێژ ژیان تاپش بەخوا بەستە و ئەوە لە خوا بکە لا هیچ عەبدێ مەکە من ئەوە نازانم وەڵاهی زڵمێکی زۆر هەیە تاوانێکی زۆرە کرێ ڕێز نەماوە چی بڵێ مەڵێکی ئەمڕۆ هەچ قسەیەکە کرد بابەوە نەزانە ئەرەوەڵا دەستی سەگەکەش کات سەگەکە چوو بۆ خزمەت پێغەمبەری بە قوربان زۆر برسی پەنام بن بۆ عەبدەی تۆ ئەو ئومەتی تۆ تەبرینان دەست ڕۆژی دوێنێ دوای بڵاوبوونەوەی چاپێکەوتنێک لەگەڵ مام حاجیەک لە ناو بازاڕی سلێمانی کاردانەوەشی زۆری دەکەوتەوە ئەمە وای کرد هاوڵاتیشی زۆر خێرخوازێکی زۆر پەیوەندی بکەن بە 1964ەوە بۆی کە سەردانی ئەو مام حاجیە بکەن و گوێ لە ئامۆژگارەکانیشی بگرن منێستا هاتوومەتە ماڵی مام حسێن کە دوێنێ قسەمان لەگەڵاکە فەرموویتە ئێرە تەندروستی و چۆنە ئەمڕۆ بەشداری نوێژی جومعە کرد حەمدو سەنا بۆ خوا بێ سەعاتە لەو پێشی ئامادەبی سونەتەکان بەجێبێنی و دەعا لە خوا بکەی سەرکەوتومان کە و لە بەڵا بمان پارێزی و ڕەحم بە دینی ئیسلام و مەسڵمانەکان کەی ئەمڕۆ پەیوەندیشی زۆرمان پێوە کراوە بۆی کە ناو نیشانی جەنابێ بدۆزنەوە خاڵاتی زۆر یانێت سەردانێ بکەن لە دۆخی تەندروستی و پرسن هاوکاری بکەن بەڵێ بەڕێستان چ پەیامێکتان هەیە پەیام ئەوەیە یەکەم داواکەم لەخوا ئەو عەبدەی کەوا نیازیەوەی خزمەت بەندەیەکی خوا بکە خوا هیدایەتی با لە هەردوو دنیا سەربەرزی کە لە هەردوو دنیا لە بەڵا بیپارێزێ من تەنیا و پەیامەم هەیە زۆر خەڵک سەردانیان کردو ئەمڕۆ وەڵای کۆمەڵێ هاتن ئەرەوەڵا تەندروستی و چۆنە وەڵی من خۆم باشم شکر باشم لەخوا بەزیادێ بەیانی ئەگەڕیتەوە وەلای عەرەبانەکە و دەسەکەیتەوە بەکار بمێنم ئەرەوەڵان جەماعەتی بەیانیم کرد یەکسەر چمەوە بۆ بازاڕ تایەوە ژیان تاپش بەخوا بەستە و ئەوە لە خوا بکە لا هیچ عەبدێ مەکە من ئەوە نازانم زۆر سپاس بۆ تۆ بە هیوای تەندروستیشی باش بۆ تۆ زۆر سپاس دەکەم دەستەکانە خۆش بێ بەڵێ مام حسێن لێرێ هەوڵاتێکی زۆر سەردان دەکەن بۆی کە چاویان پێ بکوێت هەم گوێ لە ئامۆژگاریەکانی بگرن هاوکات هەموو کۆی کە هاوکاریشی بکەن سپێرم بەخوای گەورە چاوەکارت ماپسێ گیان